ئێرە منطقەیەکی شەهید و ئەمفام خاوەن شەهید و ئەمفالین هەموو خەڵکێکی ماندووین ئەم جادەیەمان هەیە لێرە داواکارین لە نوێنەرانی حکومەت لە خێرخوازان بەڕاستی خەسارەمەندی هەموو خەڵکی فەقیرە خەدە حەوزی هەیە و شتی هەیە لێرە ئەم جادەیە بەڕاستی وای لێ هاتووە دوێنێ سیارێ ئەلێرە کەوتۆتە بە ماسیەوە هەموو ماسیەکانی خەسار بووە ئەگەر شتێکمان بۆ بکەن ئەم جسرەمان بۆ وا لێ بکەن کە سیارە بتوانێت بپەڕێتەوە گەلێ مەمنونین داوا دەکەین لە نوێنەرانی حکومەت داوا دەکەین لە خێرخوازان ئەوەی ئەگەتوانن بۆمان بکەن لەم جادەیەمان نەزاردن ئەلەم جسر لەم ڕووبارە بەس ئەم ڕووبارە زۆر ڕێ لێگرتوونی خەسارەمەندی زۆرین لەم ڕووبارە زۆر مەمنونی هەموو بەرپرس و واللهی قوربان ئێمە دەسەڵاتداران هەتا ئێستا ئێمەیان لە بیر نییە ئەم جادەیە لە تەقتەقۆ ئەبەستێتەوە بە چەمچەماڵ بە سلێمانی ئێرە ئەولا ئەوە هەتا ئەم ڕاستە ئەمە دەڤەری کەرکووکە بۆ خۆم چوم قسەم لەگە کاکڕێبوار کرد قەرارە گفتی دا بە شارەوانی گوت بەنمەدی نەحەی شوانی گوت قەرار وابوو شتێکمان بۆ بکەن بەس نازانم تر هۆی چ بوو نەکراوە هیچ لێپرسینەوە نەکراوە لێرە ئێمە زۆر مەمنونین ئێستاش کە شتێکمان بۆ بکەن ئاوڕێکمان لێ بدەنەوە خەڵکێکی ماندوو خەڵکێکی ساحب ئەمفالین خەڵکێکی خاوەن شەهیدین خەڵکێکی ماندووە خەڵکێکی ئەم مندەڤەرە زۆر خەڵکێکی فەقیرە بەڕاستی دەستکورتە ژیانی بەم حەوزە ماسی بە زرعاتەوەی ئەگەر ئەم جادەیە ئەو هابێ خەڵکەکە بۆ هەیە چۆلیکا لەبەرەوە ڕێگاکە ڕێگایکی سەرەکیوە ڕێگاکە بڕ ئەمڕێ لێرە لە تەختەخوا ئەبەسێتەوە ئەچێتەوە ئاغزەلەر ئەچێتەوە چەمچەماڵ بۆ کەرکووک بۆ دەشتی کۆی کەرکەسما بۆ هەموو شوێنە ئەڕوات یەکەڵ چێش ئەم جادەیە.